سەرۆکوەزیری ئیسرائیل لە کۆبوونەوەی ئەمڕۆ یەکشەمەی کابینەی حکوومەتەکەیدا جەخت دەکاتەوە لەوەی ئیسرائیل بە هیچ شێوەیەک پەیوەندی بە ڕفراندۆمەکەی هەرێمی کوردستانەوە نییە کە بۆ سەربەخۆیی کرا. لە ناوەڕاستی مانگی نۆدا بەنیامین نەتەنیاهۆ وتی وڵاتەکەی پشتیوانی لە سەربەخۆیی کورد دەکات، بەڵام لە ڕاگەیاندنێکدا ئۆفیسی نەتەنیاهۆ گوتوێتی ئیسرائیل پارتی کرێکارانی کوردستان بە ڕێکخراوێکی تێرۆریستی دادەنێت، هەرچەندە لەو ڕاگەیاندنەدا هاتووە کە ئیسرائیل پشتیوانی لە هەوڵە ڕەواکانی گەلی کورد دەکات بۆ هەبوونی وڵاتێکی سەربەخۆ. لە کۆبوونەوەکەی ئەمڕۆیدا نەتەنیاهۆ وتوێتی تێدەگات لەوەی بۆچی ئەوانەی پشتیوانی لە حەماس دەکەن مۆسادی ئیسرائیلی لە هەموو ئەو شوێنانەدا دەبینن کە بەدڵیان نییە. دەشڵێت ئیسرائیل هیچ پەیوەندێکی بە ڕفراندۆمەوە نییە، تەنها ئەوەندە نەبێت هاوسۆزیەکی لە مێژینەی هەیە بۆ خواستی گەلی کورد.